بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە دەنگدەرانی تایبەتەکەین لە عێراق و لە هەرێمی کوردستان. بێگومان بڕیارە ڕۆژی یانزەی ئەم مانگە هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە عێراق لەسەر جەم پارێزگاکان بەڕێوە بچێت. بێگومان ئەم دەنگدانە لە دوو ڕۆژی جیاوازە ئەنجامەدێت. ڕۆژی یەکشەمە نۆی مانگ بۆ دەنگدەرانی تایبەتەکە ئێستا دێنە سەری بزانین دەنگدەرانی تایبەت چییە و ڕۆژی سێشەمەش یانزەی مانگ دەنگدەرانی گشتی دەنگی تێدا دەدەن. بزانین دەنگدەرانی تایبەت لە عێراق و لە هەرێمی کوردستان چێ ئەگرێتەوە بەچێ ئەوترێت دەنگدەری تایبەت ئەوانە چێن کە ڕۆژی یەکشەممە نۆی مانگ دەنگەدەن. وەزارەتەکانی ناوخۆ و بەرگری لە عێراق، دەستەی حەشدی شەعبی، دەستگای هەواڵگری و دژە تیرۆری عێراق، دەستگای ئاسایشی نەتەوەیی عێراق، هەروەها کارمەندانی دەواازە سنووریەکان تەنانەت بەوانی هەرێمی کوردستانیشەوە، وەزارەتەکانی ناوخۆ و پێشمەرگەی هەرێم زائیدەن ئاوارەکان. ئەمانە هەمویان پیانەوترێ دەنگدەری تایبەت دوو ڕۆژ پێش دەنگدانی گشتی واتە ڕۆژی یەکشەمە نۆی مانگ ئەمانە لە هەموو عێراقا دەنگەدەن. باش بزانین بنکە و وێزگەکان تامان هەر بنکێک لە چەند وێزگەیەک لە چەند ژوورێکی دەنگدان پێکدێت. بزانین بنکە و وێزگەکانی دەنگدەرانی تایبەت لە عێراق و هەرێمی کوردستانە چەند تامان 809 بنکەی دەنگدان هەیە واتە 809 قوتابخانە دەستنیشان کراوە بۆ دەنگدەرانی تایبەت وانی کە پێشتر باسم کرد. ئەی ئەم 809 بنکێ لە چەند ژوور لە چەند وێزگە پێگاتووە بێگومان لە 4501 وێزگە پێکهاتووە. باش بنکە وێزەکانی دەنگدانی تایبەت لە هەرێمی کوردستان ئەوە بەعام باسمان کرد. سلێمانی 82 بنکەیە کاڵین سلێمانی بازنەی سلێمانی بە ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان تەنانەت بە هەڵەبجەشەوە 378 وێزگەیە. هەولێر 79 بنکەیە 385 وێزگەیە. دهۆک 43 بنکەیە 195 وێزگەیە. کۆی گشتیەکاتە لە هەرێمی کوردستان لەو سێ بازدەیە دەکاتە 204 بنکە هەروەها 958 وێزگەی دەنگدان کە ئەمە ڕۆژی یەکشەمە ئەمانە دەنگەدەن. باش دەنگدەرانی تایبەت لە سەرتاسەری عێراقا بزانین ژمارەیان چەندەیە. دەنگدەرانی تایبەت 1,313,980 دەنگدەری تایبەتمان هەیە. تامان ئەمە بە کارمەندانی دەواازەکانیشەوە. ئاوارەکانیش 26538 کەسن ئەو ئاوارانی باشوور و ناوەڕاستی عێراق کە ئێستا لە پارێزگاکانی هەرێم یان لە هەر پارێزگایەکی دیکەی عێراق بن ئاوارن ئەمانش 26,000 هەر لە ڕۆژی دەنگدانی تایبەت واتە لە نۆی مانگ دەنگەدەن. دەنگدەرانی تایبەت لە هەرێمی کوردستان چەندەیە؟ 224,333 دەنگدەری تایبەتیشمان لە هەرێمی کوردستان هەیە. بزانین ئەم 200,000 دەنگدەرە بەسەر بازنەکانە چۆن دابەش بوون. سلێمانی 82,547 دەنگدەری تایبەت، هەولێر 85,793 دەنگدەری تایبەت، دهۆک 55,993 دەنگدەری تایبەت. ئەمانە وتمان ئەوانی وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە و دەواازەی سنووری و ئاوارەکان ئەمە بەم شێوازە لە هەرێمی کوردستانیش دابەش بوون. ئەمەی بە ژمارەی ئەم جارەدا باسمان کرد بێگومان ئەو داتا و زانیاریان نەبوون کە لەسەر دەنگدەرانی تایبەت هەیە لە عێراق و هەرێمی کوردستاندا.